ئەوش بۆی هەروەکو بیرخستنەوە فاصلێک ئەکرێتە نێوانی ئەمەوە. هیجرەتی یەکەمی فەرموو کردی بۆ شام، دوایی بۆ میسر گەڕایەوە، هاجریشی لەگەڵ بوو، سارە و هاجری پێکەوە لەگەڵا بوون دوو ژن. ئەنجا هاجری هێنا بۆ مەککە بوادی غەیرە ذی زەرع، لەوێ داینا مناڵەکەش کە ئیسماعیلە لەگەڵ یابوو بەجێی هێشت. پاشان ڕۆیشت، هاجر پێی وتی بۆ چۆ بەجێمان دێڵی ئیبراهیم، ئێمە لەم شوێنە بە تاقی تەنیا ژنێک و مناڵێک. فەرمووی خێزانەکەی فەرمووی الله ئەمەرەکە ئەن تەترکەنە هاهونا، لە حەدیثی بوخاریایە فەرمێ ئەوە خوا ئەمری تێ کردووی کە ئێوە تۆ ئێمە لێرەدا بەجێ بهێڵی بەم شێوەیە؟ فەرمووی بەڵێ. فەرمووی کەوابوو خوا ئێمە زایە ناکە، تۆ بڕۆ بە ڕێگای خۆت. سەی ئەم ژنە مسلمانە، ئەم دیندارە، ئەم ژنە لەکوێ کە تەسلیم بە ئەمری خوایە، کە مێردەکەشی متفەرق کردو بۆ ئەو عیبادەت و بۆ ئەو هیجرەت و بۆ ئەو ئیشکردن و بانگەوازە، خۆشی بەو شێوەیە ئابڕووی خۆیە پارێزێ، مناڵی خۆیە پارێزێ، دینی خۆیە پارێزێ. ئەمە لەکوێ و ئەوە لەکوێ هەموو ڕۆژە باسی زینا و فاحشە و خراپەکاری ناو علمانیەکانە بیستینەوە کە جەریدەکان خۆیان ئەینووسن لەسەری، مەجەلەکان خۆیان ئەینووسن لەسەری. ئەم ئافرەتە مسلمانە دوای ئەوەی مێردەکەی ئەڕوا لە سەحرایەکە، ئەوجا وردە وردە مناڵەکە گەرمایە بێ، تینوویە بێ، لە تاوە ئەم دایکە نازانێ وەکو پەلەوەرێک، وەکو باڵندەیەک، وەکو چۆلەکەیەک، وەک پەڕەسێلکەیەک لە تاو جوچکەکانی خۆی، لە تاوی بێچوەکانی خۆی جارێک ڕاکە بۆ سەر سەفا شاخێکە لێ گردێکە لێوە سەیرەکە بزانە کەس هەیە لەوێ کەسی دیسان دێتەوە چێتە سەر گردەکەی ئەمەر کە پێوترێ مەڕوا. چەند جار دێو ئەڕوا. دوو ڕیوایەت هەیە کە لەوێ ئیسماعیل کە قاچێ جوڵێنێ مناڵێکی بچووکە خوای پەروەردگار لەو شوێنەیە ئاویان بۆ بەرهەمەهێنە کە ئاوی زەمزەمە. ڕیوایەتێکی تریش هەیە کە مەلائیکەت دێتە ئەوێ بۆ هاوکاری ئەوان کە ئەوان تەسلیم بە دینی خوا بوون، خوای گەورە بۆیان ئاسانەکە. لەوێ مەلائیکەتێک بە باڵی خۆی بیری زەمزەمیان بۆ هەڵەکەنێ، بەو شێوەیە ئەمێننەوە لەوێ. پاشان هەر ئەو وەختە لە دوورەوە کاروانێک لە قەبیلەی جورهم ئەبینن داڵ و پەلەوەر لەسەر شوێنێک ئەخولێنەوە. یەکێکیان ئەڵێ ئەو شوێنە حتمەن ئاوی لێ پەیا بۆ، بۆیە کەسانێک ڕەنگە لەوێ هەبنیان ئاوێک لەوێ هەیە، بەبار چینە نزیکەوە کە ئەچنەوێ سەیرەکەن ئاو هەیە، لە دوورەوە داوای ئیجازەی لێەکەن، ئەڵێن ئایا ئەتوانین بینە ئێرە؟ ئەوان دێن قەبیلەکە دێ وردە وردە مناڵەکە لەگەڵیانە گەورە ئەبێ ئیسماعیل هەتاوەکو لە قەبیلەی جورهم ژنی یەکەمە هێنێ